فرهاد میرزا معتمد الدولة نمونە 14 خەلعات حەسەن سوڵتانی هەورامی 1284 فرهاد میرزا 1233 1305 کوڕی عەباس میرزا یەکێ لە سیاسیە گەورەکانی سەردەمی خۆی و یەکێ لە نووسەرە ڕۆشنبیرەکانی ئێران بووە. لە 1250 تا 1252 حکوومەتی لوڕستان و خۆزستانی لەبەردەستدا بوو. لە 1252 تا 1255 نائب السەڵتەنەی محەممەد شاو لە 1257 حکومڕانی فارس و لە 1284 تا 1291 حکومڕانی کوردستان بوو. لە 1290دا کە ناسڕەدین شا بۆ گەڕانچوو بۆ ئەوروپا فەرهاد میرزا نائب السەڵتەنەی بوو. لە ژیانی سیاسیدا بەلایەنگری سیاسەتی بەریتانی لە ئێراندا ناسراوە. هەر لەسەر ئەوە چەند جارێ تووشی کێشە و تەنگ پێهەڵچنین بوو. بە ناچاری خۆی ئەهاویشتە سەفارەتی بەریتانیەوە لە تاران بەزنشین ئەبوو تا لێی خۆشەبوون. لە ژیانی ئەدەبیدا شعری زۆری داناوە، چەند کتێبی نووسیوە، لەوانە نساب، کەنزل حیساب، جامجەم دەربارەی جیوگرافی و مێژوو، زەنبیل لەسەر شێوەی کەشکۆڵی شێخی بەهایی، فەلەک السەعادە لە ئەستێرە ناسیدا، هیدایەت سەبیل جێڕانەوەی بیرەوەریەکانی خۆیەتی بۆ حاج. لە 1284دا کە دانرا بە حاکمی کوردستان ئیتر بە یەکجاری کۆتایی بەدەسەڵاتی بنەماڵی ئەردەڵان هێنا بۆ چاوشکاندنی خەڵک کەوتە بەکارهێنانی توند و تیژی و زەبر و زەنگ. لەگەڵ خۆی کۆمەڵێک فەرمانبەری شارەزای بۆ ڕێخستنەوەی کاروباری ناوچەکان و هێزی چەکدار و باج و بەڕێوەبەرەتی کاروباری حکوومەت بردبوو بۆ ئەوەی لەوێ جێگیریان بکات. لە ڕۆژێکا کە بۆ گرتنەدەستی کاروباری حکومڕانی کوردستان گەیشتە نزیک شاری سنا لەلایەن پیاوە ناسراوەکانی ئەوێوە پێشوازی کرا. ئەویش وتارێکی بۆدان لە وتارەکەی داوتی تا من لەم ویلایەتەدا حاکم بم لەگەڵ هیچ یەکێ لە ئێوە بە هیچ بۆنەیەک و لە هیچ شوێنێکا درۆ ناکەم. ئێوەش ئەبێ هیچ کات و لە هیچ کارێکا لەگەڵ من درۆ نەکەن. هەر کاتێ درۆ فێڵ لە یەکێکتان دەرکەوێ بێ چاوپۆشی و دواکەوتن سزایەدەم. فەخرالکیتاب کوشتنی حەسەن سوڵتان بەم جۆرە ئەجێڕێتەوە. پاش 3 مانگ بۆ سەرلێدانی قەڵای شاه ئابادی مەریوان لەگەڵ ژمارەیەکی کەم لە شارەوە مەبەستی سنەیە بەڕێکەوت. علی ئەکبەرخانی شەرەف المولک، میرزا عەبدولغەفار موعتەمەد، میرزا ڕەزا عەلی دیوان بەجی و هەندێ لە ئەعیانی ویلایەتی لەگەڵ خۆی بردبوو. کە گەیشتە سنووری مەریوان حەسەن سوڵتانی هەورامی کە چەند ساڵ بوو لە حکوومەتی کوردستان یاخی و سەرچاوی شەرارەت و جەسارەت بوو لەگەڵ مستەفا بەگ و بارانبەجی برای و 1000 تفەنگچی بێباک و مەغرور هاتە حزوری شازادە. ئەویش لە هەڵگەڕانەوە شەرارەتی حەسەن سوڵتان ئاگادار و لە دڵی خۆیدا بڕیاری تەمێکردنی دابوو. لەم هاتن و بێباچیە لە ناخۆ دڵگیر بوو. لە ڕێگاش چەندین جموجوڵی وەحشانەی لە تفەنگچیە هەورامیەکان دیبوو. شازادەی لێزان چاوی لە هەمووی پۆشی و گوێی خۆی لێ خەوان تا گەیشتە گوندی بێل کە یەکێ لە ئاوایە دیارەکانی مەریوانە. شازادە لە مزگەوتەکەی ئەوێدا مەنزڵی فەرموو. پاش گەڕانەوەیان بۆ سنا شازادە خۆی هەواڵی کوشتنی حەسەن سوڵتانی بەم جۆرە جێڕایەوە. ئەو شەوە لە مزگەوتی بیر لەبەر زۆری خەیاڵات و بیرکردنەوەی قوڵ لە جێبەجێکردنی مەبەستی نهێنی خۆم و لە ناوبردنی حەسەن سوڵتانی شەڕور خەونە بوو ئاشنای چاوی پڕ لە تووڕە بوون. پاش بیرکردنەوە و تێڕامانی قوڵ بە نیازی پاکەوە ئیستیغارەم بە قورئانی مەجید کرد و ئایەتی پیرۆزی یا یەحیا خۆذ الکتاب بقووە هاتەوە. لای من هیچ دوو دڵیەک نەما. بە تەواوی هێزی دڵەوە بڕیاری جێبەجێکردنی مەبەستەکەی خۆمدا کە گوێم لە بانجی بەیانی بوو بۆ ئەدای فەریزەی حەق و ئیستیمدادی نەسڕەت و ئیستیغاثەت و پەنام بە دەرگای ڕەب العیزە قیامم کرد. دوای تەواوکردنی نوێژ و پاڕانەوە بە تەوفیقی خواوەندی غالب و کارساز زەین العابدین خانی فراش باشیم بان کرد بێ ئەوەی کەس لە هاوڕەکانی خۆم ئاگادار بکەم دەستور العەمەلی تەواومدایە کە لەگەڵ 10 کەس لە فراشانی هەڵبژاردە و کارامە لە قاوەخانەکەی مزگەوت ئامادە و بێترز مەردانە بۆ ئەنجامدانی ئەم کارە دژوارە ئامادە بن. هەرکە حەسەن سوڵتان و دوو براکەی هاتنە قاوەخانە دەست بەجێ حەسەن سوڵتان بکوژن و هەردوو براکەشی زنجیر بکەن. لەبەر ئەوەی بە ئاەتی پیرۆز ئیستیغارە و بە لێوەشاوی و کارزانی فراشباشی و لە ئازایەتی و زرنجی فراشەکان دڵنیا بووم، عەلی ئەکبەرخان و موعتەمید و دیوانە بەجیم بۆ لای خۆم داوا کرد. ماوەیەک لەگەڵیان دوام. سەرەتای هەتاوکەوتن بە دڵێکی بێتاوەوە حەسەن سوڵتان و براکانی بان کرد کە بێن خەڵات بکرێن و بگەڕێنەوە بۆ شوێنەکانی خۆیان. سوڵتان و براکانی بۆ پەڕی غرورۆ هاتنە لام. ماوەیەک لوتف و میهرەبانیم بەرامبەر دەربڕین. بەڵێنی ئیمتیاز و موچەم پێدان. پاشان پێم وتن مەریوان ئەوەندەی ئاوایی تیانە، مانەوەی ئێوە بەم هەموو خەڵکەوە ئەبێ بەوەی خەسارەت و زەحمەتی ئەهالی و ڕەعیەت. خەڵاتەکەتان لە قاوەخانە ئامادەیە، بڕۆن خەلعەتی خۆتان بپۆشن و مەرەخەز بن، خەریکی ئەنجامدانی خزمەت و وەرگرتنی مالیاتی دیوان بن. هەر سێبرا بۆ قاوەخانە چوون. پاش ڕۆیشتنیان من بە ئەسپایی بە عەلی ئەکبەرخان و ئەوانی ترم وت
ئەگەر ئێستا فەرمانی گرتن و بەستنەوەی ئەم ئەشارە بدەم چی ئەبێ؟ ئەوان بە پەرشۆکاوی لە ڕووی خێرخواییەوە بە منیان وت ئێستا وەختی ئەو کارە نییە، چونکە 1000 تفەنگچی لە دەرەوەی مزگەوت تفەنگ بەدەستەوە ڕاوەستاون. ئێمەش ئامادەی تەواومان نییە. من بزێکم کرد و وتم ئەگەر خوا بیەوێ ئەوەندە گرنگ نییە. هێشتا ئەوان وەڵامێکیان نەدابووەوە لە قاوەخانەوە هەرا بەرز بووە. دەست بەجێ فراشباشی هاتە مزگەوت و مژدەی بەجێگەیاندنی خزمەتی پێسپێردراویدا. حەسەن سوڵتان کوژرا، دوو براکەشی کۆت و پێوەن کران. من بەخۆشیەوە زمانم بە بەجێهێنانی سوپاسی حەزرەتی ئاحیدە تەڕ بوو. عەلی ئەکبەرخان بە شمشێری ڕووتەوە چووە دەرەوە، لە بەردەمی مەنزڵەکەی منان ڕاوەستا. منیش وتم گوریسێک بخەنە پێی حەسەن سوڵتان و لە مزگەوت تووڕی بدەنە دەرەوە. لاشەی مەنحوسی ئەویان فرێدایە دەمی تفەنگچیانی هەورامی. نمونە 15 ئێلیجاف زیندە بەچاڵ. ئێلیجاف یەکێک بوو لە ئێلە ڕەوەندە گەورەکانی کورد. لە جەبەل حەمرینەوە تا چیاکانی نزیک سنا بۆ لە وەڕاندنی ئاژەڵ گەرمیان و کوێستانیانە کرد. هۆزە گەورەکانی ئەم ئێلە سەر بە ئەمارەتی بابان بوون و هەندێک لە تیرەکانی تریشی کەوتبوونە سنووری ئەمارەتی ئەردەڵان و کرماشانەوە. ئەم ئێلە لە پەیماننامەی زەهاو 1049 1639دا دابەشکران. هەندێکیان کەوتنە دیوی ئێران و زۆریشیان کەوتنە دیوی عوسمانی کە بە جافی مرادی ناسراون. ئەو سنوورەی پەیماننامەی زەهاو دیاری کردبوو نەی ئەتوانی ڕێ لە هاتوچۆی گەرمیان و کوێستانی جاف بگرێ. ئەم هاتوچۆیە زۆرجار کێشەی بۆ کاربەدەستانی سنوورەکانە خوڵقان. لە هەموو گفتوگۆکانی نێوان دەوڵەتانی ڕۆم و عەجەمدا یەکێ لە باسەکانیان هەمیشە بەلاداخستنی کێشەی هاتوچۆی ڕەوەندەکان بوو کە سەرنجام لە پێگاتنی یەکەمی ئەرز ڕۆم 1238دا لەسەری ڕێکەوتن. کاربەدەستانی ئێرانی ئەیانویست ڕێ لە هاتنی ئێلیجاف بگرن بۆ ناو خاچی خۆیان. بۆ ئەو مەبەستەش چەندین جار ڕێگەیان بە ئێلیجاف گرت و تاڵانیانەکردن، کوشتاریان لیەکردن، خەڵکیان لیەگرتن. بەڵام جافەکان لەبەر تەسچی لە وەرگاکانی خۆیان و ناسازی ئاوهەوای هاوینانی شارە زور و گەرمیان بە ناچاری ڕانەکانی خۆیان ئەبردە کوردستانی ئێران. هەندێک جار بە بەرتیل و پێشکەش و باج، هەندێک جاری تریش بە ملهوڕی و بە قاچاق هاوینەکان لێبەسەرە برد. نووسەرێکی ئێرانی لەم ڕۆ نووسیوێتی 12 تیرەی دەوارنشینی ئێلیجاف کە ژمارەیان نزیکەی 45,000 ماڵە، زیاتر لە 50,000 سواری ئازا و نەترسیان بە ئەسپی جوان و چالاکەوە هەبوو. لە قەڵەمڕەوی والی بەغدادا بوون. ئەو زەمانە محەممەد پاشا سەر کۆماریان بوو. ئەگەر گوێڕایاڵی حکمی هەردوو دەوڵەتی بکردایە و هاوینان ئێلەکەی خۆی لە شارە زولگل بدایەتەوە، ئاژەڵەکەیان بۆی گەرما و ڕەشەبای سەبوونەوە لە ناوەچوو. ئەگەر گوێشی نەدایەتە ئەو حکم و بەهاتەیە بۆ کوێستانەکانی کوردستان، ئەوە گیریان ئەخوارد و گیان و ماڵیان ئەکەوتەمە ترسیەوە. لە کاتێکا جافەکان لە خاچی ئێراندا بە پەرتوو بڵاوی لە گوندەکانی مەریوان و خۆرخۆڕەوتی لەکۆ نەگەر بەتەنیا بە خۆڕایی ڕانەکانیان لە زۆزانەکاندا ئەلەوەڕێنن، دەستیان لە هیچ جۆرە شەرارەت و ڕێگری و هەرزەگیەک نەئەپاراست. فەراد میرزا بۆ جێبەجێکردنی حکمی هەردوو دەوڵەت و بەرهەڵستی لە دەستدرێژی جاف قوتوویەک شەمچە مەبەستی شقارتەیە بۆ دیوانبەجی نرد و لەسەری نووسی بوو ئاشراری جاف کوژە، ئاگر لە ماڵیان بەربدە. شەمچە نێردرا بۆ ئەوەی ئەو کارە بە ئاسانی جێبەجێ بکەیت. هەر لەو کاتەدا چەند بار گەنم لە ئۆردوی دیوانبەجیەوە نێردرا بوو لە ئاشی گوندەکان بیهاڕن. جافەکان لە ڕێگە بارەگەنمەکان و وڵاغەکانیان دزی بوو، وڵاغدارەکانیشیان کوشتە بوو. دیوانبەجی ناردی ئەوەی ئەو کاری کردبوو بە ناوی عەلی شاپەڕیەوە لەگەڵ 4 کەس لە هاودەستەکانی بەگیراوی هێنایە کوردستان. عەلیشا کە لە پیاوە ئازاو ناسراوەکانی ئەلیجاف بوو، باوەڕی نەئەکرد ڕۆژێ بێ بگیرێ. کاتی ئەو گیراوەکانی تریان بەدارەوە بەست، لە باتی پاڕانەوە و تکا و دەربڕینی پەشیمانی بە لە خۆبایبوونەوە کەوتنە قسە بە دیوانبەجی و پڕکێشی و غڕوریان گەیشتە ڕادەیەک جنێویان بە فەرهاد میرزا و ناسڕەدین شادا. لەبەر ئەوە هەر 5 کەسەکەیان بە زیندەتی نایژێر خاک بۆ ئەوەی ئیتر دەنجیان دەرنێت. عەباس میرزا مەلیک ئارا نمونە 16 بە دەستەوەدانی قاسید 1297. عەباس میرزا مەلیک ئارا 1255-1316 کوڕی دووەمی محەممەد شا بوو. لەگەڵ ناسڕەدین شا باوەک برابوون. ئەم 8 ساڵ لەو بچووکتر بوو. دایکی ناسڕەدین مەلیک جیان خانم ناسراو بە مەهەد عولیا و دایکی عەباس خەدیجە خانمی کچی یەحیا خانی جارێق بوو. بنەماڵەی یەحیا خان لە میرەکانی هەکاری و خۆیان بەنەوەی خەلیفەکانی عەباسیدا ئەنا. لە تەریقەتدا نەقشبەندی و موریدی سەید تاها شەمزینی بوون. محەممەد شا لە پێش مردنی لە مەهەد عولیا دڵگیر بوو، زۆرتر ڕووی ئەدا بە خەدیجە خانم. لەبەر خۆشەویستی ئەو کوڕی لەوی بوو بە ناوی باوکی خۆی ناوی نا عەباس میرزا و نازناوی نائیب السەڵتەنەی دایە. مەهەد عولیا بۆ بۆنەوە خەدیجەی هەوێ و عەباسی هەنەزای دەستزا.
بە هەموو ڕێک هەوڵی ئەدا بۆ ئەوان تێبچێنێ ناسڕەدینی کوڕی پێش بخەو بیکاتە جێنشینی شا. کاتێ محەممەد شا مرد 1264 عەباس میرزا تەمەنی 9 ساڵ بوو. ماد عولیا بۆ ئەوەی بە یەکجاری لە مەترسی عەباس مێمەڵی ناسڕەدینی کوڕی ڕزگاری بێ، براکانی خۆی ڕاستپار چاوی عەباس کوێر بکەن. عەباس بۆی تێکەوتنی فەراد میرزای مامی و هەوڵدانی سەفارەتی بەریتانیەوە لەم پیلانە ڕزگاری بوو. ناسڕەدین گەیشتە تاران و بوو بە شای ئێران. لە ڕۆژانی یەکەمی شایەتیەوە کەوتە جێچەڵ بە عەباس و دایکی. هەموو زێڕ و دارایی زەوتکردن، کەوتە پیلانجێڕان بۆ لەناوبردننی. هەمیشە گومانی لە عەباسە بوو کە تەختی لێ داگیر بکە. ئەم گومانەی هەتا کوژرانی هەر لە دڵداما. بابیەکان هەوڵی کوشتنی شایاندا و بریندار بوو. 1268 شاویستی بەسەر عەباسی دابهێنێ و ئەوە بکاتە بەهانەی کوشتن یا گرتنی. عەباس پەنای بۆ سەفیرانی بێگانە برد. سەفیرەکانی بەریتانیا و رووسیا بە گەرمی بۆی تێکەوتن لە مردن و گرتن ڕزگاریان کرد. ناسڕەدین شایان ڕازی کرد بۆ ئەوەی دڵنیا بێ لە مەترسی عەباس دووری بخاتەوە بۆ شوێنە پیرۆزەکانی ژێردەسەڵاتی عوسمانی لە عێراق. عەباس میرزا لە کۆتایی 1268دا گەیشتە بەغداد. ماوەی 27 ساڵ بە دوورخراوەی لە بەغداد و ماوەیەکی کورتیش لە ئەستەمبوڵ مایەوە. ناسڕەدین شا لە 1294دا ڕێی گەڕانەوەی بۆ ئێران پێدا. لە 1295دا گەیشتەوە تاران. شا بۆ ئەوەی ڕووتی بکاتەوە لە ناوی نائیبەت سەڵتەنە نازناوی مەلیک ئارای پێبەخشی. شا ماوەیەک حکوومەتی زنجانی بە عەباس میرزا سپارد، بەڵام زۆری لێ نەمایەوە لە ترسی گیانی هەڵات بۆ قافقاز. پاش چەند مانجێ شا بەخشی و گەڕایەوە ئێران 1296. شێخ عوبەیدوڵڵا ئەبێ ئاگاداری ململانەی دەسەڵات بوو بێ لە دەرباری قاجاردا. لەبەر ئەوە کە شۆڕشەکەی دەستی پێکرد، نامێشی تایبەتی بۆ عەباس میرزا نووسی، داوای هاودەستی و هاوکاری لێکرد بوو. لە بەرامبەر ئەوەدا گفتی پێدا بوو ئەو بەشای ئێران بناسێ. شێخ عوبەیدوڵڵا نامەکەی بە دوو نێردراوی تایبەتیدا بۆ تاران بۆنان، بەڵام عەباس لە باتی ئەوەی هاوکاری لەگەڵ شێخ بکە ئاگاداری ناسڕەدین شای کرد، نامە و نێردراوەکانی بەدەستەوەدا. لە پاداشتی ئەوەدا شاکردی بە حاکمی قەزوین، بە نوێنەرایەتی ئێران بۆ پیرۆزبایی لە جلوسی نیکۆلای دووەم ئەو چوو بۆ رووسیا. لە 1314دا پاش کوژرانی ناسڕەدین شا بوو بە وەزیری عەدلیە. لە 1316دا مرد. عەباس میرزا خۆی ژیاننامە شەرح الحالی خۆی نووسیوەتەوە. لەوێدا سەبارەت بە فیتنەی ئەکرادی ئازەربایجان ئەدوێ، هەندێ لە هۆیەکانی ڕوونەکاتەوە، بە تایبەتی زوڵم و زۆر و دەستدرێژی کاربەدەستانی دەوڵەت و هەڵپەی مزەفەرەدین میرزای وەلیعاد کە لە تەورێزدا ئەنیش بۆ کۆکردنەوەی پارە و بەرتیل و ڕابواردنی ناڕەوا و ئازاردانی کوردەکانی ئازەربایجان. عەباس میرزا خۆی چیرۆکی نامەکەی شێخ و بەدەستەوەدانی نێردراوەکانی لە کتێبەکەیدا شەرحی حالدا ئەجێڕێتەوە. عەباس میرزا نووسیوێتی: تەلەغرافچی لە تەورێزەوە هەواڵی هەندێ لەم ڕووداوانەی ئاگاداری تاران کرد. لە تاران ئۆردوویەکیان بە سەرداری شازادە حەمزە میرزا ناوبراو بە حیشمەتت دەولەی کوڕی مەرحوم عەباس میرزا نائیبەت سەڵتەنە سازدا و ناردیان. میرزا حسێن خانی مشیرت دەولەش کە بۆ قەزوینیان ناردبوو، بڕیاردرا بە پەلە بە پێشکاری ئازەربایجان بچێ بۆ تەورێز و میرزا ئەحمەد بە شەرمەزاری بێتەوە تاران و تەیمور پاشاخانی ماکۆی بە فەوجی ماکۆ و کۆکراوەکانی خۆیەوە بەرە ورمێ بڕوات. حەمزە میرزا لە ڕێگە نەخۆش کەوت و بە ڕەحمەتی خوا چوو. ئەم لەشکرەکە لە تارانەوە ڕۆیشت و ئەو لەشکرانەی کە لە تەورێز و ماکۆ چووبوون هەموو گوندەکانی سەرڕێ و دەوروبەری ورمێ و مەراغیان تاڵان کرد و گویان نەدا عەرز و ناموسی کەس و زۆر خراپتر لە لەشکری کورد وێرانیان بەسەر ناوچەکە داهێنا. لەم گیرودارەدا ڕۆژێکیان بەتەنیا لە کونجی ماڵەکەی خۆمدا دانیشت بووم. بینیم دوو کەزات لە ناو ماڵەکە و سۆراغی منیان لە نۆکەرەکان کرد. هاتنە لام، زەرفێکیان لە ژیرفان دەرهێنا و دایان بە من. بینیم شێخ عوبەیدوڵڵا بۆ منی نووسیوە و داوای لە من کردووە بچم بۆ جەنگ. ئەوانەی نامەکەیان هێنابوو، یەکێکیان ناوی عەبدوڕەحیم پیر بوو، ئەوی تریان حسێن قولی و هەردووکیان برابوون. عەبدوڕەحیم پێی وتم پێویست ناکات دابمێنی، ئەگەر بێی بێگومان ئەبی بەشا. ئەمەش ڕۆنووسی نامەکەی شێخ عوبەیدوڵڵا، شوێنی نامەکەی بە بۆشی بەجێهێشتووە. کە ئەم نامەیەم خوێندەوە شڵەژام، لەلایەکەوە ترسام لەوەی نەوەکو نۆکەرەکانم پێ بزان و بڕۆن بە هەر جۆرە بێ هەواڵەکە بە کاربەدەستانی دەوڵەت و شاب گێنن، چونکە لە ئێران ئەوە بووە بەباو جاسووسی لە هەموو شوێنەداناوە و هەر کەسێ ناسراو بێ یەکێ یا دوو کەس لە نۆکەرەکانی ئەو کەسە بێ ئەوەی خۆی پێ بزانێ بە دزی و پاری ئەدەنێ بۆ ئەوەی هەواڵی هەڵسوکەوتی ئەو کەسە بکەن بە ڕاپۆرت. لە نۆکەرەکانی خۆم 3 کەس زیاتری لێ نەبوو، ئەوانی تر هەموو خەڵکی تاران بوون. لە لایەکی ترەوە ڕاڕایکەوتە دڵمەوە کە ئەبێ چی بکەم. ئایا بۆ چارەکردنی ئەو هەموو خراپەی کە ناسڕەدین شا بەرامبەر منی کردووە ئەبێ بڕۆم و ببمە هۆی بەهێزبوونی شێخ عوبەیدوڵڵا و بە کاغەز نووسین بێ خوێن ڕشتن تەورێز بگرم و پەلاماری تاران بدرێ و لەبەر ئەوەی هەموو خەڵک لە جۆری هەڵسوڕانی ناسڕەدین شا ڕەنجاون
ئەتوانرێت تارانیش بگیرێ یاخود بەوەی خۆشەویستی نیشتیمان و هەم دینان و خواردنی نان و نمەک نابێ خیانەت بکرێ و نابێ ببێتە هۆی ڕشتنی خوێنی شیعەیان. لە حاڵەتی ڕۆیشتندا ئەبێت چۆن بڕۆم کە لەو بیزمەنزڵە ڕێدا نەگیرێم و لە حاڵەتی مانەوەدا ئەبێت شتێک بیرێ بکەم کە ئەم دوو کەسە بە دوای مندا هاتوون کەس نیان ناسێ و بێهودە و بە هیچ و پۆش لە تاران تووشی بەڵا نەبم. بە کورتی وەسوەسە بە جۆرێ دایگرتم کە مردنم بە ئاواتە خواست. مەسەلەکەش ئەوە نەبوو پشێ ڕاوێژێ بە کەس بکەم. بەو دوو کەسەموت ئێوە بەپەلە بە نۆکەرەکانی من بڵێن ئێمەش هاتوین ببینە نۆکەر بازەوان و ڕاوکەرین، نەختێکیش لە نۆکەرەکان بپارێنەوە بۆ ئەوەی ئەوان واسەتان بۆ بکەن و ئەوسا لە ماڵ دەربچن. ئەوانە ڕۆیشتن و منیش کەوتمە بیرکردنەوە تا شەو داهات. ئەو شۆ خەوم لێ نەکەوت. شەوەچی هەستام، دەستنوێژم گرت، ڕووبە قیبلە دانیشتم. زۆر گریام، زۆر پاڕامەوە زاریم کرد. لە قازی حاجاتم خواست چی خێرە ئەوە بکەم. وا بەدڵم هات کە خیانەت بە وەلی نعمەتی زاهری خۆم نەکەم و نەبم بە باعیسی فیتنە و فەساد. ئەگەر خراپەیان بەرامبەر کردم ئەوە من بەخۆیان بسپێرم. خۆم بچم بۆ حزوری شا کاغەزەکەی شێخ عوبەیدوڵای بدەمێ و ئەو دوو کەسەش بەدەستەوە بدەم ئەنەجات و فسەدقی. پاش ئەوەی ئەم بڕیارەمدا ئیستیخارەی زات ڕوقاعیشم کرد باش بکە و خراپ مەکە دەرچوو. دوای هەتاو کەوتن لە ئەندەروون دەرچووم بە شێوەی هەموو ڕۆژە دانیشتم. پرسیاری ئەو دوو کەسەم کرد لە چۆن. نۆکەرەکان وتیان کە ئەوان وتویانە لە ڕێوە گەیشتوین و ماندوین. ئەسپەکانیشمان لە کاروانسەرایە ئەچین بۆ کاروانسەرا شەو لەوێ ئەنوین و سبەینە بەیانی دێنەوە کە ئەمەم بیز شڵەژام نەوەکو ئەو دوو کەسە نێنەوە یاخود بگیرێن و منیش تووشی بەڵام بم. 2 سەعات بەم جۆرە مامەوە. لە گیانەڵا ناخۆشتر بوو تا بینیم هاتمەوە ناو خانۆکە. سوپاسی خوددام کرد. فراش باشیم ڕاستپار کە ئەم دوو کەسە لە قاوەخانەکە خەریک بکەن و نەهێڵن بۆ هیچ جێیەک بڕۆن. خۆم سوار بووم چوون بۆ حزوری شا. لە باغی ئەمارەت لە تەنیژ نارنجستانەوە دانیشت بوو. عەرزم کرد کە عەرزێکم هەیە. فەرمویان چییە؟ عەرزم کرد بە ئەو مەسەلەیە معلومی شابێ کە من کابرایەکی خیانەتکار نیم. ئەگەر بۆ ئەستەمبوڵ ڕۆیشتم خوا ئەیزانێ لە برسا بوو. ئەگەر چوون بۆ رووسیا لە ترسا بوو. لە شاترسان نەعیبە و نەگوناها، بەڵام خیانەت لە من ناوەشێتەوە. ئێوارەی ڕۆژی ڕابردوو 2 سواری کورد لەلایەن شێخ عوبەیدوڵڵاوە هاتن نامەیەکیان بۆ هێنام. داوای لە من کردووە بۆ شەڕ. فەرمووی نامەکە لەکوێیە؟ دەست بەجێ دامە دەستی. خوێندیە و پرسی ئەو دوو کەسە لەکوێن. وتم هەردووکیان لە ماڵەکەی منن. فەرمووی بنێرە بیانهێنن. وتم چەند کەس لە نۆکەرانی دیوان مەمور بفەرموو و بڕۆم بیانگرن چونکە خەنجەریان پێیە، نەوەکو یەکێ بریندار بکەن و هەڵێن. چەند کەسێک مەمور کران. پاش هێنانیان عەرزم کرد من ئەوانم بەدەستەوەدا. ئێستا نەوەکو لە ترسی گیانی خۆیان و بۆ خۆ دەربازکردن توهمەتێک بە پاڵ من بدەن. فەرمویان دڵنیابە. ئەو دوو کەسیان هێنا و بە محەممەد ڕەحیم خان عەلا ئەدەولیان سپاردن لێکۆڵینەوەیان لەگەڵ بکاو لە هەلومەرجی ئۆردوی شێخ ئاگادار بێ. پاش لێکۆڵینەوە حکمی حەبسی ئەبەدیان فەرموو. بەرامبەر بەم خزمەتە ئەموستیلەیەکی ئەڵماسی بە من ئیلتیفات فەرموو کە 200 تومانی ئەهێنا و حکوومەتی قەزوینیشی مەرحەمەت کرد بێ ئەوەی هیچ پێشکەشێ لە من وەربگرێ و یەک تۆپی سەرداری تورمەی خراپی بە خەڵات دامێ.